إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. میوانە کانی ماڵی خوا، خوشک و برا بە ڕێزەکانم، حالەتی دینی ئەم جیهانەی کە ئێمە ئێستا تایە ئەژین دەبێت بە 5 بەشەوە. بەشی یەکەمی خەڵکانێکن پابەندن بە ئایینی ڕاستەقینەی پەروەردەگارەوە، ئەوەندەی کە خوای گەورە بۆیانی کردبێ لە بیر و باوەڕیانە، لە عیبادەت و پەرستشیانە، لە ئەخلاق و خۆڕەوشتیانە هەوڵ ئەدەن ئەم دینە لە خۆیانە جێبەجێ بکەن. ئەم کۆمەڵە ناڵین هەڵەیان نییە، بەڵکو هەڵەشیان هەیە، نوقسانیشیان هەیە، کەم و کورتیشیان هەیە، بەڵام على العموم بەگشتی بە شێوەیەکی گشتی کۆمەڵە خەڵکێکن پابەندن، ملتەزیمن، دەستیان گردوتە دینەکەی خواوە. کۆمەڵی دووهەم کۆمەڵە خەڵکانێکن لە جنسیە و لە هەوەیە و لە تەسکەرەیە نووسراوە مسلمان، بەڵام ئەم کۆمەڵە لایان داوە لە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم، بەهۆی هەر شتێکەوە، بەهۆی هەر هۆکارێک لە هۆکارەکانەوە شوێنی شتێکی تر کەوتون. ئایا بەهۆی شەهوەت و ئارەزووەوە تەرکی نوێژیان کردووە، تەرکی ئیلتیزامیان کردووە، فەرزەکانی خوا جێبەجێ ناکەن، ڕوویان کردوتە تاوانەکان و زۆر بە ئاسانی بەڵکو بە حەڵاڵیش ێزانن، کردنی ئەو تاوانانە بە حەڵاڵیش ئەزانن. ئێمە بەشی یەکەم کە کۆمەڵە ملتەزم و پابەند بووەکەیە ناڵێن گوناح ناکەن، گوناح ئەکەن، بەڵام بە حەرام ێزانن. زۆر زەمیریان ناڕەحەتیان ئەکا، بێتاقەتیان ئەکا کاتێک گوناحەکەن، هەست ئەکەن تاوانێکیان کردووە، بۆیە محاولە ئەکەن ئەگەر گوناحیش بکەن تەوبە بکەن. بەڵام کۆمەڵی دووهەم نا، کۆمەڵی دووهەم خۆشەویستەکانم گوناح ئەکەن، تامی لێ ئەبینن، چێژی لێ ئەبینن و بە حەڵاڵی ئەزانن. ئەڵێن کێ ئەڵێ عەرەق حرامە، کێ ئەڵێ گۆشتی بەراز حرامە، کێ ئەڵێ فڵان شت وایە، کێ ئەڵێ، ئەمە قسەیەکە بۆ خۆیان ئەیکەن. ئەمانە لە جنسیە مسلمان نووسراوە، مسلم، بەڵام ئەمانە لایەن داوە. کۆمەڵێکی تریش هەن بەهۆی شوبهات و لایەن داوە، یعنی بەهۆی ئەو گومانانەوە کە بۆیان دروست ئەکرێ. کابرا مسلمانە، بەڵام ئەوەندە گومانی بۆ دروست کراوە لە دین و لە عەقیدە و لە بیر و باوەڕەکەیە، لە عیبادەت و لە پەرستشەکەیە، لە ئەخلاق و لە خۆڕەوشتەکەیە لای داوە، لای داوە، لە ڕێباز لای داوە. کەوابوو بەشی یەکەم کۆمەڵێکی پابەند بوو ملتەزیم. بەشی دووەم مسلمانە بەناو، بەڵام هیچ ئیلتیزامێکی بەدین و نەماوە. بگرە جاری وایە دژایەتی کۆمەڵی یەکەمیش ئەکەن. ئەمانە لە هەموو کە زیاتر دژایەتی کۆمەڵی یەکەم ئەکەن، چونکە حەز ئەکەن کۆمەڵی یەکەمیش وەک خۆیان وابن. بۆیە هەر هیچیان پێ نەکرێڵە کاکە نوێژ بکە بۆ خۆت لە ماڵا بیکە، حەقت لە هیچ نەوێ، بەس نوێژ خۆت بۆ خۆت لە ماڵا بکە.
وازانن ئەم ئیسلامە بۆ ئەوە هاتێ تەنها بۆ پیرێژن و پیرە پیاو هاتووە، بەس تەنها لە بن گۆشەی ماڵەکانە یا مزگەوتەکانە ئەم دینە بکرێت. ئەگینا دین هین ناو کۆمەلگا نییە، دین بۆ ئەوە نەکراوە لە قوتابخانەیە هەبێ، دین بۆ ئەوە نەکراوە لە بازاڕ هەبێ، دین بۆ ئەوە نەکراوە لە بازرگان پابند بێ پێوە، دین بۆ ئەوە نەکراوە سەرباز و ئاسایش و پۆلیس پابند بێ پێوە، دین بۆ ئەوە نەکراوە ڕئیس و وەزیر و ئەندام پەرلەمان و چی ئەمانە پابند ببن پێوە. دین بۆ ئەوانە نییە، ئەوان وایان ئەوێ. ئەم کۆمەڵی دووەمە حەزەکەن هەموو عالەم وا بێ و دین لە هەموو شتێک کنار بخرێت بۆ ئەوەی کاتێک گوناحەکەن کەس لۆمەیان نەکا، کاتێک خراپەکەن کەس لۆمەیان نەکا، کاتێک پابند نابن کەس لۆمەیان نەکا. کۆمەڵی سێم خۆشەویستەکانم، شوێنی دینیە کەوتون لە ئەسڵا دینەکە دین خوایە، لە ئەسڵا دینەکە دین خوایە، بەس گۆڕانکاری بەسەرا هاتووە. دینەکەیان دەستکاری کراوە، بۆ نمونە ئەوانەی کە لەسەر دینی عیسان عەلەیه السەلام کە پیان ئەوترێن نەسارا، نەسرانیەکان، یا لەناو خۆیان بەخۆیان ئەڵێن مەسیحیەکان. ئەمانە شوێنی عیسا کەوتون، عیسای پێغەمبەر صلی الله عليه وسلم، و کتێبەکەشیان ئنجیلە لەلایەن خوای گەورەوە هاتووە، بەس دەستکاری کرا، دەستکاریان کرد. ئێستا ئەو ئەنجیلە نییە کە خوای تەعالا دایبەزاند بۆ عیسا. تەنانەت لە عەقیدە سەرەکیەکەیە کە مەسەلەی وەحدانیەتە، خوای تەعالا چی پێغەمبەرانی ناردووە بۆ ئەوە ناردویانێتی کە تەنها خوا بپەرستی و شەریکی بۆ قەرار نادەن، ئەوان ئەڵێن عیسا کوڕی خوایە. خوا پەنامان بدە. یعنی لە ئەساسترین شتی عەقیدە لایەنداوە. و هەروەها دینی جوولەکەش هەلەم شێوازەتانێ دینی پێغەمبەر موسایە عەلەیه السەلام، بەڵام بەس بەناو دینی پێغەمبەر موسایە، بەس بەناو تەورات دابەزیە بۆیان. ئەگینا ئەو تەوراتە نییە کە بۆ موسا عەلەیه السەلام دابەزی، دەستکاری کرا، ئەڵێن عوزەیر کوڕی خوایە. کۆمەڵی یەکەم کۆمەڵێکی پابندبوون بە ئیسلامەوە، کۆمەڵی دووهەم عەلا ئەساس مسلمانن بەڵام زۆر لایەن داوە، کۆمەڵی سێیەم کۆمەڵێکن شوێنی کتابێک کە ئاسمانی کەوتون بەڵام دەستکاری کراوە، کۆمەڵی چوارەم خۆشەویستەکانم کۆمەڵە خەڵکێکن شوێنی دینیەلێکی تر کەوتون دینی خوانیە، دینی خوانیە یعنی دینی ئەرزیە، دینی دنیاییە، دینێکە خەڵک خۆی دروستی کردووە ناوی ناوە دین، وەکو بوذیەکان، وەکو سیخەکان، وەکو هندۆسیەکان، و خلافیش هەیە لەوەی ئایا زەرەدەشتیەکان دینی خوایی بوون و دەستکاری کراون، یعنی وەکو مەسیحیەکان و جوولەکەکان، یان هەر ئەساسەن خۆی کابرایەک بووە و دینێکی داناوە بە ئارەزووی خۆی، ئەکەوێتە بەشی چوارەم ئەگەر وابێ. کۆمەڵەی پێنجەم خۆشەویستەکانم کۆمەڵە خەڵکێکن لەسەر زەویە باوەڕیان بە هیچ دینێک نەماوە و باوەڕیان ئەسڵەن بەخوایش نییە، پیانەوترێ مولحیدەکان، بێدینەکان. ئەمانە کۆمەڵە خەڵکێکن باوەڕیان بە دینی خوا نییە و ئەسڵەن ئینکاری خوایشەکەن. ئەمەش ئێستا هەن لەسەر زەویە، ئەگەر چی کەمینەن، یعنی زۆر کەمن، بەڵام هەن. حاڵەتی سەرزەوی ئێستا وایە، ئێمە لە ناو خەڵکانێکە ئەژین لەسەر ئەم زەویە یەکێکن، یا ئەو خەڵکانەی معاملەیان لەگەڵاکەین لەم پێنج بەشە پێکاتون. بەشی یەکەم بەشێکی کۆمەڵێکی مولتەزم دەستیان گردوتە دینەکەی خواوە، ئەگەر لە ناو خۆشیانە خیلاف و جیاوازیان هەیە، بەڵام جیاوازیەکانیان ناگاتە جیاوازی دوودین، هەر جیاوازی مەزهەبە یان شتێکی هاکەزاییە، هەیانە زیاتر مەسەن پابندە، هەیانە تۆزە کەمتر، بەڵام ئەلموهیم ئەمانە پیان ئەوترێت کەسانێکی پابند بوو. دووهەم کەسانێکن مسلمانن بەناو بەڵام پابند نەماون، لایەن داوە، بەڵکو جاری وایە دژایەتی ئەهلی دینی شەکەن. سێ کۆمەڵانێکن ئەهل کتاب. چوار کۆمەڵانێکن ئەهل دینن بەڵام دینێکی تر غەیری دینی خوا. پێنج کۆمەڵانێکی بێدینی مولحید. چی واجبە لەسەری من و تۆ ئەمڕۆ بیکەین؟ من و تۆی مسلمان
کە ئینشاء الله گروپ بەشە یەکەمەکەین ئێمە لەسەر من و تۆ چی پێویستە چی بکەین من و تۆ والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر قسم بش روجگار خواهی پروردگار فرمیه که بس او بوی هەیە بس خوا بوی هەیە سوێن بە غەیری خۆی بخوا قسم بە پەروەردگار بە ڕۆژگارێک کە خوای پەروەردگار دروستی کردووە مرۆڤەکان هەمووی خەسارۆمەندن هەمووی دۆڕاون ئیلا ئەو کەسانە نەبێ کە ئەم مەرجانەیان تایە ئەبێ هەر چوار مەرجەکەت تیابێ مەرجی یەکەم باوەڕت هێناوە ئیمانت هێناوە شوێنی دینە حەقەکەی خوای پەروەردگار کەوتووی بەڵام ئەبێ شارەزاییت هەبێ ئەبێ لێی بزانی ئەو کەسانەی کە شوێنی دینی خوا کەوتون ئەبێ شارەزایان هەبێ لە دینەکەیان خۆشەویستەکانم ئەبێ تۆی مسلمان شارەزاییەکی تەواوت هەبێ بەقەدەر توانە ئەوەندەی کە خوای گەورە پێتی داوە کەسێک کە هەموو ژیانی تەرخان کردووە بۆ خوێندنەوە و بۆ علم لەگەڵ کەسێکی ترا کاسبیەکە و ژیانی قورسە جیاوازە بەڵام خۆ ئەوەی وا کاسبیەکە معنای ئەوە نییە کە ئیتر شارەزایی نەبێ لە دین ئەمڕۆ فێربوونی دینی خوا زۆر ئاسانە زۆر ئاسان بووە دنیا قورس بووە بەڵام فێربوونیش سبحان الله خوا ئاسانی کردووە ڕێگاکانی زۆر زۆرن ئەوە تەلەڤیزۆن و قەناتە ئەو قەناتانن کە خەڵک فێری دینەکەن مۆبایلەکەت وتاری جمعە وانەی مامۆسازانە و مامۆساکان ئەمانە هەمووی تۆ پرسیارکردن لە کەسانی شارەزا ئەمانە هەمووی هۆکارێکن بۆ ئەوەی تۆ لە دینەکەی خوا شارەزاییت هەبێ پێویستە خاڵی یەکەم پێویستە تۆ شارەزاییت هەبێ لە دینەکەی خوا خاڵی دووەم برا بە ڕێزەکانم خاڵی دووەم ئەمانە زۆر گرنگن برایانی مسلمان خوشکانی مسلمان حەزەکەم باش گوێ بگرن ئەم قسانەی کە بۆتانیەکەم یعنی ئەمە بەهەشت و جەهەنمی تۆ لەسەر ئەمە ڕاوەستاوە ئەو شارەزایی کە هەتە پێویستە عەمەلی پێ بکەی بڕێزان یعنی تۆ شتێک ئەزانی ئەوەنەی کە خوای گەورە یارمەتی تەدا ئەوەندەی کە خوای تەعالا بۆت ئاسانەکە هەوڵ بدە کاری پێ بکە سێم خاڵ خۆشەویستەکانم پێویستە دوای ئەوەی شارەزاییت هەبوو دوای ئەوەی عەمەلت کرد ئەی خۆ نابێ بڵێ ئیتر من حەقم چێتەوە ئیشی من لێرە تەواو بووە خوا نافەرمێتەوە بووە نەوەڵڵا خوا فەرمێ ئەبێ ئەوەی کە ئەیزانی بیگەیەنی ئەم دینە پاکە جوانە ئەم ئیسلامە جوانە ئەم ئیسلامە شیرینە ئەگەر نەیگەیەنی بۆ خۆی لە شوێن خۆی ئاتاوێتەوە هەر لە خۆتەوە کە عەمەلەکەی هەر لە ماڵ و مناڵتەوە کە مەسئولی لەسەریان ژنەکەت مناڵەکانت تەسەورەکەن مسلمان وا دێتە لام ملتەزیمە بە دینەوە کێشەیەکی ئەمانەڵێ وەڵا مامۆستا خێزانەکەم نوێژ ناکە لا حەول ولا قووەتە ئیلا بالله ئەی ژنەکەی نوێژ ناکە هەشە بەعەکسەوە ژنەکەڵێ وەڵا مامۆستا ئەمەوە ئەوەنە باس نام چیەکە نوێژ ناکە ئەی تەسەورەکە ئێستا ئەم دەقا مسلمان هەبێ خۆی بە مسلمان ئەزانێ خەمی تەلاقە خوا خەمی نازانم چییە خوا خەمی چییە خوا نوێژ ناکە ئەمە نەکبەتی نییە برا بە ڕێزەکانم ئەمە مەسئولیەتی لەسەر شانی من و تۆ نییە ئەمە نەیگەیەنی بە خەڵک ئاخر دەی خەڵک نایزانێ بۆیە گەیاندن ضرورە دینی ئیسلام لەسەر منە و لەسەر تۆیە و لەسەر هەموو کەسێکە پیاوێکی ئەختیار پیرێژنێک ئەبێ بیگەیەنێ ادعو إلى سبيل ربك بانگەواز بکە بۆ ڕێگای خوا بەڵام کۆمەڵێکی زۆر لە مسلمانان هەیە ئەمڕۆ دینەکەیان ئاوا بێناس کەوتووە بانگ بۆ لای دین ناکەن هەر یەکێک لەبەر خاتر پارە لەبەر خاتر منسەب لەبەر خاتر پلەپایە سەیرەکەی ئەوەندە خەمی حزبەکەیەتی ئەوەندە خەمی ئەو بەرنامەیەتی کە ئەو حزبەی کە تیکەیە نانی پێ ئەدا ئەوەندە خەمی ئەوەیەتی خەمی دینەکەی خوای نییە ئەگەر حزبەکەی پێی بڵێ ئەبێ بۆ انتخابات ئەوەنە خەڵکن بۆ کۆکێ وەڵڵا ڕائەکە هەڵپەیەتی ئیتر بیر ناکات و ئەمە مستحەقە من ئاوا هەوری بۆ دەم ئەمە شایستەیە من ئاوا خەمی بۆ ئەخۆم بەس ئەم دینە جوانەی خوا سەیرەکەی هەڵگرانی سارد و سڕ حەقم چییە بۆی من بۆ خۆم نوێژەکەم و دەسەنەمە سەر کڵاو خۆمە وەڵڵاهی وانییە وەڵڵاهی دینی ئیسلام وانییە ئەوە تا کورتترین
ترين سورة كاني قرآن وات بينا فرمي ناڵێ نەجاتت ئەبێ بەس ئیمان بێنی و عمل بکەی والله ئەفەرمێ ئەبێ ئیمانت هەبێ عمل بکەی دوای ئەوە ئەبێ بیشی گەیەنی ئەو حەقەوە تەواسەو بالحەق ئەمجا لە دوای ئەوە ئەفەرمێ وتەواسەو بالصبر ئەبێ ئێمە هەمومان بەیەکەوە باوش بکەینە یەکتریا سەبر بە یەکتری بدەین دین التزام بە دین وەک ئەوە وایە لە زمانێکا پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم وەکو ئەسکڵێکی ئاگر وایە لەناو دەستە زمانێ دی ئەوەندە دیندارێتی ناڕەحەتە بێ ئێستا ئەو زمانە نییە ئێستا ئەو زمانە نییە کە دیندارێتی وەک ئەسکڵ ئاگر وایە ئەبێ دڵ یەکتری خۆشکەین ئەبێ تەشجیعی یەکتری بکەین ئەبێ یەکتری هان بدەین لەسەر ئەوەی کە زیاتر پابند ببین بە دینەکەی خواوە زیاتر ئەم دینە لە خۆمانە جێبەجێکەین تا خەڵک ببینێ ئەم ئیسلامە چەند جوان و چەند شیرینە ئەمەش سەبری گەرەکە ئارامگرتن زۆر گرنگە نەک بەس تەنها خۆت ئارام بگری بەڵکو ئەبێ تەشجیعی خێزانت بکەی تەشجیعی مناڵەکانت بکەی خوای تەعالا بە پێغەمبەران ئەفەرمێ وەئمر ئەهلەکە بالصەلاة ئەمر بە مناڵەکەت بکە نوێژ بکە وەستەبر عەلەیها سەبری لەسەر بگرە حتا مناڵەکەت ئیسا مناڵەکەت لەوانەیە خەوتوێ نهاتوێ بە نوێژی جمعە هەموو ڕۆژێکی جمعە پێویستە تو هەڵی سێنی هەموو نوێژێ پێویستە تو هەڵی سێنی مەڵێ کوڕە دەیتر ئەوەنە هەڵمسان بێزار بم خوا ئەفەرمێ هەڵی سێنە و ئارام بگرە لەسەری بەردەوام تا ڕاتێ حتا ماوەیەک پێویستە مناڵەکەت لەسەری ڕابێنی دوای ئەوەتر حتا ماوەیەک ژنەکەت تا شیرینی ئەو ئیمانە ئەچێتە ناو دڵێەوە ئیتر پێویستی بۆ نییە تۆ پێی بڵێ خۆی هەڵەسێ بۆ نوێژەکانی ئیتر پێویست ناکات تۆ پێی بڵی بەڵام حتا ئەو کاتەی کەوا شیرینیەکە ئەچێتە ناو دڵێەوە پێویستە ئێمە سەبرمان هەبێ هەروەها سەبرگرتن لەسەر ناڕەحەتیەکان و لەسەر هەموو ناخۆشیەکانی ژیان ئەمە ئەبێ بە یەکەوە بیکەین ئێمە ئەگەر باوش نەکەینە یەکا پەرتەوازە ببین گورگ لە مەڕی تاکە خوا براینە تاک ببینەوە هەرێکێ بۆ خۆی ئۆخەی هەرێکێ بۆ خۆی دوایی شەیتان ئەمان خوا شەیتان تاکمانەکاتەوە واز لە دینەکەی خوا دێنین بەس ئەگەر هەر هەمومان ئاوا چۆن لە جمعەیە کۆ ئەبینەوە لە هەموو کاتەکانی ترشە باوش بکەین بە یەکە یەکتری دامەزرێنین دڵی یەکتری غەمبار مەکەن برایەکت ئەبینی نوقسانیەکی هەیە دڵی غەمبار مەکە شتێک بڵێ ئەو نەیترە سارد ببێتەوە دڵی گەرم کە وای پێ بکە زیاتر پابند ببێ بە دینەکەوە توخوا براینە با خلافە بچووک و شتە بچووکەکان نەبێتە مای ئەوەی ئێمە قین لە یەکتری هەڵبگرین یعنی جاری وایە شتێکی زۆر بچووکە وا ئەکات تۆ ئەیکەیتە شتێک وایەکات شتە گەورەکانی ئیسلامیش لەدەست دەدا برا بەڕێزەکانم جاری وایە تۆ لەسەر حرەکەیەکی ناو نوێژەوای پێکەی نوێژەکەیشی لەبەر چاوەخەی وا مەکە بە ئەو جارێکان ئەو شتە گەورە بکە قەینا ئەم شتەیشی هێواش شیرینی کە لەبەر چاوی و عملی خۆت بیکە لەبەر چاوی دوایەوە بۆشی شەرحکە و ئەوە خۆشەویستی ئەو شتا چێتە دڵێەوە خۆی جێبەجێیەکە بۆیە ئێمە پێویستمان بەوە هەیە کەوا ئارام لەگەڵ یەکتریا بگرین و دڵی یەکتری خۆشکەین بەڵکو خوای تەعالا ڕەحمان پێ بکە ئینشاءالله یا ڕەبی خوا هیدایەتمان بدەی نوری ئیمان بخێتە دڵەکانمانەوە بەردەواممان بکەی لەسەر دینداریەتی لەسەر ئیسلامەتی دوورمان خەیتەوە لە تاوان یا ڕەبی لەو کەسانە بین کە بە جوانی پابەند دەبن بە دینەکەی تۆ یا ڕەبی خوای لەو کەسانە بین کە بە جوانی شوێنی سونەتەکانی پێغەمبەرەکە تەکەون یا ڕەبی لەوانە نەبین کەوا گوێ نادەن بە دین گوێ نادەن بە پێغەمبەران گوێ نادەن بە ڕەوشتی جوان یا ڕەبی خوایە ڕەحم بە مردوەکانمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی هەر کەسێک نقصانیەکی هەیە کەم و کورتیەکی هەیە خوایە بۆی چاک بکەی یا ڕەبی هەر کەسێک باری لەسەر قورس بوو بارگرانیە کەوتەتە سەر شان و سەر ئەستۆی یا ڕەبی لەسەری لای دەی یا ڕەبی خوایە وڵاتمان پارێزراو بکەی ئەمن و ئاسایشی تا بەرقەرار بکەی یا ڕەبی خوایە وڵاتمان لە هەموو فیتنە و ئاژاوەیەک و دووبەرەکیەک بە دوور بگری ئامین ئامین